باس لە کۆلێژی پەروەردەی خورماتووەکەین بەبزانینم کۆلێژە لە چەند بەش پێکاتووە کەی دروستکراوە و ڕەوشی خوێندن و پرۆسەی خوێندن لە نێو کۆلێژەکەدا لە نێو بەشەکانیدا چۆنە کێشە و گرفتەکانیان چۆنە بابەتە گفتگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر سیروان جەبار کە بەڕێزیان یاریدەدەری ڕاگری کۆلێژی پەروەردەی خورماتون. دکتۆر سڵاو لێ بە بەیانی باش زۆر بەخێر بێت. سڵاو لە تۆش، سڵاو لە کەناڵی کورسات. زۆر سپاس بۆم دەرفەتەی کە بە منتان داوە بۆ گفتوگۆ لەسەر کۆلێژی پەروەردەی دووس خورماتوو. بەخێر بێ سەرچاو دکتۆرە گەر بۆمان باس بکەی کۆلێژەکە لە چەند بەش پێک دێ ساڵی چەند دروست کراوە؟ کۆلێژی هەڵبەت کۆلێژی پەروەردەی دووس خورماتوو سەربەزانکۆی تکریتە لە ساڵی 2013 کرایەوە لە هەر لەو کاتەوە بریتیبوو لە دوو بەشی زمانی عەرەبی و بەشی فیزیا. بەڵێ هەر لە سەرەتای دروستبوونەوە کێشەی بینای هەبوو. کێشەی بینامانە بۆ ئەو کاتەی کە زانکۆی تکریت بڕیاریدا بەکردنەوەی کە بینای بۆمان دابین نەکرد کە بۆ سەرەتا ناو قوتابخانەوە دەستمان پێکرد وای ئێستا شەرکێشە و بینایەمانایە. باشە ساڵی چەند کرایەوە؟ ساڵی یەکەم پرۆسی خوێندنی تا ساڵی 2013 لە 2014ەوە ئێوە لە بینەی قوتابخانەیان؟ سەرەتا لە بینای قوتابخانە بمان لە 2014 دوایەوە گوازراینەوە بۆ شوێنێک کە پێشتر شوێنی عسکەری هەبوو با بڵێن پێشتر شوێنێکی عسکەری بوو کاتی ڕژێمی بەعەز. ئێستا لە 2014 تا ئەم ڕۆژە لەو شوێنەی لەو جێگەن؟ بەڵێ. بۆ خوێندن شیاوە؟ بێگومان نەخێر بۆ خوێندن نەشیاوە، چکەن کوالیەتی خوێندنی تیان نیە، پراتیکی خوێندنی تیان نیە، بینای خوێندنی تیان نیە. تۆ بینایەکە بۆ ئەسکەتارە دروستکرا بێ ژینگەکەی شیاو نییە بۆ ئەکادمی. باشە هەوڵتان ناوە با بڵێن بینای نوێ وەربگرن؟ ئێمە کۆلێژەکەماوەکو پێشتر ئاماژەم پێگەر سەر بە زانکۆی تکریتە. بەڵێ ئێمە لە وزارەتی خوێندنی باڵای عێراق کولیا یاخود با بڵێن کۆلێژ ناتوانێت بڕیاردا بۆ دروستکردنی بینا، یعنی هۆڵی خوێندن دروستکە. ئێمە ئەبێ کە بمانەوێت هۆڵێ دروستکەن یاخۆن بمانێ بکەینە گەشێکی خوێندن ئەبێ ڕزامەندی زانکۆی تکریتی لەسەر ڕاستە. ئێمە بیناکە وەکو مولکیەتی ئەگەڕێت بۆ شارەوانی شارەوانی ئەبێ بیگوازێتەوە لە وزارەتی شارانە بۆ سەر وزارەتی خوێندنی باڵا عێراق. وزارەتی شارەوانی بەغا داوای بڕێکی پارە ئەکە بۆ گواستنەوەی، یعنی ئەبێ بڕێکی پارە لە وزارەتی خوێندنی باڵای عێراق بۆی ترخان بگرێت بۆ ئەوی مولکیەتی عەرزەکە بدات بگوازێتەوە سەر وزارەتی خوێندنی باڵای عێراق. ئەو کاتێکە گوازراوە بۆ سەر وزارەتی خوێندنی باڵایە ئەو کاتە ئێمە ئەتوانین لەگەڵ جامعی تکریتە بنا دروستکەین، سەوزایی بۆ کۆلێژەکە دروستکەین، بەڵام لە ئێستادانا یەکلانە بۆ تۆ تا ئێستا. باشە هەوڵەکانتان بەکوێ گەشتووە؟ هیچ هیوایەک نییە بۆم ساڵی خوێندن؟ ئێمە بە نووسرا و دەیان نووسراومان کردووە، بەڵام یاسایەک هەیە. یاساکە ئەوەیە ئەڵێت لە دەسەڵاتی پارێزگایە، لە دەسەڵاتی پارێزگای سەلاحەدینە بۆ ئەوی مستەڵێحێکیان هەیە ئەوان پێوەڵی ئیطفا. ئەبێ ئەم ئیطفائیکا بۆ ئەوەی ئەمە بیگواسینەوە سەر وزارەتی خوێندنی باڵای. هەوڵێکی زۆرمان داوە تەبعاً بێگومان لەلایەنی پەیوەندیدارەکان، تەنانەت لەلایەنی جێگیری فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان، زۆر بەڕێز مەلاکەریم بە بەڵگەوە یعنی بە کتابی ڕسمیەوە داوی بەدەستی با بڵێن سەرۆکی حکوومەتی عێراق محەممەد شیع سوودانی، بەڵام تا ئێستا هیچ ئەوتۆ بەرهەمێکی نەبوو. باشە ژمارە خوێندکارەکانتان چەند کەسن؟ ژمارە خوێندکارەکانمان تێکڕای هەردوو بەشەکان نێوان 800 بۆ 850 خوێندکار. 850 خوێندکارتانە بێ لەو دوو بەشە؟ بەڵێ. باشە بەنیاز نین بەشی نوێ بکەنەوە؟ بێگومان ئێمە بەتەماین، ینی مامۆسای زۆر لە بەشەکانی کەمانەیە، دکتۆری زۆرمانەیە، پرۆفیسۆری زۆرمانەیە، ینی بەشەکان با بڵێن ڕاضیات، بەشەکانی با بڵێن بایۆلۆجی، بەڵام ئێمە ڕێگامان پێ نادرێ. ئێمە کێشەمانە کە ئێمە داوای بەشێ بکەم بۆی بیکەمەوە ئەم بەشە عیلمیانە ئەبێت کۆمەڵی مواسەفاتی خۆی هەبێ. یەک لەو مواسەفاتە ئەبێ من قاعەیەکم هەبێت دابین کرا بۆ ئەجهیزە و مختبەرات، بەڵام من تا ئێستاکە مولکیەتی کۆلێجەکە هەن من نییە، وزارەتی تەختیت موافقە لەسەرەوەم بۆ ناکە.
واتە توانای پێشکەوتنتان نییە بۆی ڕۆتیناتەکانەوە تاکو ئەو کێشەمانە بۆ هەن نەکرێت کێشەی مولکیەتی ئەرزەکە هیچ پەرەوە خۆمان نبینین ئێمە لەو کۆلێژە جا منش ئەمێ بدوێم ینی زۆرم بەلاوە ئەیە ینی بۆ ئێمە بەشی زمانی کوردیمان نەبێت لەو کۆلێژە ینی بە الحەق من کە هەرێمی کورسان وزارەتی پەروەردە مامۆسای دامەزراندووە بۆ قوتابخانەمانای لە سەرەتایەوە تا دواناوەندی بە زمانی کوردی خوێنن کە تەلەبەکان دێنە کولێ کێشەیان بۆ دروستە بێ داوا زۆر داوامان لێکەن دەیانجا داوایان لێ کردوین بۆ ئەوەی ئێمە بەشی زمانی کوردیمان بۆ بکرێتەوە ینی داواکارم لە کەناڵە بەڕێزەکەتان حکوومەتی هەرێمی کورسان جەخت بگاتەوە لەسەر وزارەتی خوێندنی باڵای عێراق بۆەوەی بەشی کوردیمان بۆ بکرێتەوە ئەو ناوچە زۆر پێویستی پێوێت ینی هەموو زانکۆکانی عێراقیانی با بڵێم زانکۆی بەغا زانکۆی کەرکووک زانکۆکانی کە بەشی زمانی کوردی لێیە ینی ئێمەش حەقیەوەمانەیە بەشی زمانی کوردیمان بۆ بکرێتەوە بەهۆی ئەوەی ساکە ئێمە وەکو کۆلێژەکەی خۆمان باڵی کۆلێژی پەروەردە لە 180 بۆ 85 کووردە 85 کووردە ئەوانەیش کە هاتوون لە قوتابخانەی کوردیوە هاتوون خوێندن شێوازی خوێندن لایەوە بەچی زمانێکە بەچی زمانەکە ینی تۆ ئەمە بکە چیتە بەشی زمانی عەربی و زمانی عەربی بە عەربی خوێنن فیزیاکەش هەم بە عەربی و ئەوش بە ئینگلیزی بێت پەیوەندی بە ئینگلیزیەوە ئەو مستەڵەحاتێکی کایانە واتە بە کوردی ناخوێنن لێ بە کوردی ناخوێنە ینی ئەو معاناتمانە هەیە زۆرش ینی من هیوادارم ینی بەشی زمانی کوردیمان بۆ بکرێتەوە بۆ ئەوەی ئەو تەلەبا ئەو کێشانەیانە نەبێ خواز لەسەر کۆلێژەکەتان زۆرە دکتۆر بەڵێ ینی من ئەو خواسی لێ لە جنوبەوە تەلەبەیەکی زۆر زۆرمەیە لە بەغا تەلەبەیەکی زۆرمە ینی ئەمانەی کە من ئەڵێم 800 بوو نێوان 850 تەلەبا زۆربەی جنوبن ینی زۆربەی منتەقانی باکووری عێراق هاتوون باشە لە هەرێمی کوردستان و خوێندکارتان بۆیە خوێندکار هەرێمی کوردستان دەتوانێت لێ بخوێنێ هەرێمی کورسان وەکو با بڵێن زانکۆکانی هەرێم نەهاتوون بەڵام کەرکووگی لێ کوردی کەرکووگی لێ خانەقینی لێیە جەلەولای لێیە قەرەتەپەی لێ و ناوچە دابڕانە هەر هەمووی لێ باشە لێسەیاوتێت دوو بەشە بەڵێ خوێندنیش بە زمانی عەرەبی و بەشێکیشی بە زمانی ئینگلیزیە بەڵێ کەرەسە و پێویستیەکانتان بۆ دابین کراوە لەوێ لەو ئاستەیان نییە لە ئاستی ئەکادمیادا نیە نەخێر پەیوەندیتان لەگەڵ زانکۆکانی تر چۆنە ئێمە پەیوەندیمان لەگەڵ زانکۆکانی کە ینی لەو ئاستادا نییە پەیوەندی بەچیەوە هەیە پەیوەندی بە ئەوەیە ئێمە ئێستا با بڵێن کۆلێجەکە هەڵ نەساوە نەگەیشتۆتە ئاسی ئەکادمیە یعنی کە تۆ نەگەیشتەوە مەرحەلەی ڕقم بوویت لە ناو زانکۆکانی عێراق بڕوا ناکەم بتوانی ئاستەمە بۆ تۆ پەیوەندیت هەبێ لەگەڵ زانکۆکانی کە ئەماژە بۆ کردوتێت ژمارێکی زۆر هەم پرۆفیسۆر هەم دکتۆرا بڕوانامی بەرز لە نێو کۆلێژەکەدا هەن ئەمانە ناتوانیوە ڕانکینی کۆلێژەکە بەرز بکەنەوە بە تایبەت بەراورد بە کۆلێژەکانی تر ئێمە ئەتوانم بڵێم ینی ئەوە لێ با بڵێن لە ڕووی توێژ و ئەمانەیە ئەوان توانێت بگەنە بە ئاستیانی ئەگەنە ئاستێکی باش بەڵام کە تۆ ئەدەیت بۆی مقارنەی خۆت کە ینی لەگەڵ کۆلێژەکانی کە لە زانکۆی کەرکووگە یاخود لە زانکۆی بەغایە یاخود لە زانکۆس تکریت خۆیەتی ناتوانیت ینی قیاساتێکی مواسفاتێکە تۆ تیا دەرناکە ینی ئێستا بۆ نمونە تۆ دێتە سەر بەشی فیزیان من لە بەشی فیزیا پێویستم بە مختبراتە پێویستم بە هەندەسەی سەوتە پێویستم بە کۆمەڵی ئامێرە من ناتوانم دابینیم کە ناتوانم دابینم ناتوانم من ئافەسەشکە کوالێتم لەو کاتێدا بەجێ ئایکوێی کولێگەدا ئەبەزی ڕاستە ناتوانن بینا بگرن بەکرێ سەلاحەتی وەشتان نییە هیچ سەلاحەت ئەخر مەسەرەتا باسم کردو ئێمە ئەگەر ئەومان بۆ حەل بکرێ هەموو شتێکمان بۆ کرێت چونکە زانکۆکانی هەیە با بڵێن عێراق ساڵانە بودجەی تایبەتی هەیە ئێمە گەرە کێشەی بیناکەمان بۆ چارەسەر بکرێ ئێمە میزانێمانە بکە میزانێم هەبێ هەموو شتێک دروستەکەم بینا دروستەکەم ڕێگەم پێ نادرێت تەنانەت بەشە ناوخۆش بکرێم ئێستا من بەشە ناوخۆم نییە ئەی خوێندکارەکان لە کوێمێنەوە خوێندکارەکانی ئەوانەی لە دەرەوەی شاردیان با بڵێن خانوو بەکرێگرن چکەن ڕێگام پێ نادرێ ئەرزم هەم خۆم نییە مولکی هەم خۆم نییە واتە بەشێکی ناوخۆی تایبەت زانکۆ سەرپەرشتی بکە یان کۆلێژەکە سەرپەرشتی بکە شتی واتان نییە ناشتی وامان نییە چکەن ڕێگە پێ نادراوی
ئێمە دایانکات وەکو پێم وتە بۆم عەرز کرد یانی دایانکە من خۆم لەگەڵ سەرۆک زانکۆ دانیشتم سەرۆک زانکۆ بە من ئەڵێت یانی ئەڵێ ئەو کێشە چارەسەر نەکرێت گواستنەوەی مولکیەکە نەبێت ئێمە بە هیچ شێوە ناتوانین دام بکەین لە هیچ شێوە بیناتان بۆ ناکەی خۆی گەنە میزانیە هەیە و با بڵێن کێشەی مادیمان نییە بەڵام کێشەی ئەرزەکەمانە کێشەی ئەرزەتان بەس کێشەی ئەرزەمانە کێشەی ئەرزەمان بۆ چارەسەر بکرێ باشە دکتۆر عێراق وڵاتێکی دەوڵەمانە وەجار ناوبەناوەڵێن بڕی نەختینەیمان گەشتوتەوە نزیکەی تر 100 ملیار دۆلارە یعنی ناتوانن پێویستێکی ئەوها گرنگ دابین بکەن کێشەکە یانی و عێراقیان لە چاوی هەرێمی کوردستانەوە کردووە بە هەشتێک هەرچی دەڵێن بەغدا واو لەوێ واو لەوێ واو بەڵام بەسیترین پێویستی بینایەکە مختەبەرێکە بۆ کۆلێژەکانی ئەوەتان نیتانە بەشێکی ناوخۆی نییە کاکڕانکەوە وەکو عەرزی جەنابتم کرد ئێمە بە گفتوگۆ یان خۆت بە قسە هیچ نابێ عەرزی واقع حیسابە من جا بمە بە قسە ئەوان بە قسە بێت یانی ئەبێ شتەکە شتێتر بێت لە عەرزی واقعدا نییە من هیچم بەدەستەوە نییە من عەرزەیەک لە 2013ەوە واتە ئەم ڕۆژەی کە لەگەڵ تۆیە قسەکەم ئەم چرکە ساتێک لە من نەمتوانی بیوازمەوە بۆ سەر وزارەتی خوێندنی باڵا لە 2013 بۆ 2023 نەمتوانی بیوازمەوە دەسەڵاتێکی ینی با بڵێن گواستنەوەکەشی زۆر بەسیط یان وەکو پێم وتی مستەڵحێکی لە قانونی عێراقی پێوترێ ئەطفا یعنی جێگەر ئێستا با بڵێن محافزی سەلاحەدین ئەتوانێت ئەطفایکە بۆ نایکە خردە نایکە من قەزەکە نازانم سیاسی کردووە ئاکتام کردو دەیانجا بۆ زانکۆ بۆ سەرەکایەتی زانکۆ بۆ محافزە کردم وڵام نادرێمەوە ینی وڵام کەن وڵام نادرێمە من هیچم پێ ناکری ئەی گلەی و ڕەخنەی خوێندکارەکان نایەتە سەرتان با گلەیان هەیە من پۆکو پێم وتی شیاو نییە بێت جێگایەکی ئەکادمی تایە بخوێنرێ ینی ئێستاکە من بتوانم لەم کەناڵەوە بڵێم ینی ساڵی 2014 15 عفومکە 15 بەهەیە ینی داواما کەرە و کاتە لە جەنابی قایمقام و پێشووی خورمات و بەڕێشە لە لابدون داوامان لێ کرد بە من لە خەیاڵم بێ لە دادا هیرۆسێک کۆڕەوانیماندابین کرد بە دەستخۆشیوە تەمان دادا هیرۆسێک کەرەوانی بمان داوان کرد ینی ئەو کەرەوانەیە تایم ڕۆژە من تایە خوێنم تەلەبەی من تایە خوێنێ ینی لە ستانداردە دەرناچوو لە قیاساتی وزارەتی خوێندنی باڵایە دەرناچوو جێگایەکی ئەوە نییە تەلەبە تایە بخوێنێ واتایرۆخان چەند کەرەوانێکی بۆ دابین کردوون خوێندکارەکانتان لەوە بەڵێ هیرۆخان ینی بە دەستخۆشیوە سێ کەرەوانی بۆ دابین کردین لە 2015 بۆ شانس تا ئێستاکەش کەرەوانەکانی ئەوە تا 2020 کەرەوانانێ هەرو کەرەوانیان لە کاتێکە بێگومان کەرەوان بۆ خوێندن نشیاوە لە ستاندارد من ساڵی پار کتێبێکم بۆ هات ینی کە لە وزارەتی خوێندنی باڵاوە بۆ مات نابێت تەلەبە بچێتە ناو گەوان پێڵێن لە ڕووی علمی و پێڵێن سندویچ پەناڵ نابێتە لە بلۆ شوێنانە بخوێنێ بۆ تەماسی کارەبای دروست بێت ڕاست کێشەی نەجاتبوونی زۆر زەحمەتە نابێت بەڵام من وڵامیانم داوە ینی کە لقام لەگەڵانە کرد حلم بۆ بدۆزنەوە تۆ نایلی من بنا بکەم پارەم نادێتێ میزانێم نادێتێ حلم کە من لەمانە زیاترم لێ ئەوەڵێ حەلی کێشەی خۆتان لەگەڵ مولکیەکە بکەن و ئێمە هیچ کێشەیەکمانێ بەتان دروستەکەین بەیوایەوەی لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە ئەمە دەرفەتێک بێ بۆی بەشێک لە گرفتەکانتان چارەسەر ببێ نوێنەرانی کورد لە بەغدا هەوڵبەن داواکارەکانتان بگەێنن لایەنە پەیوەنددارەکانتان داواکارەکانیەوە بگەێنن دکتۆر سپاس بە ئامادەبوونت دەست خۆش بێ دوا قسە دەگەر تێویکی وڵی دوا قسەی من کاکڕانکۆ ئەوەیە ینی هیوادارم لە پەرلەمانتارەکانی هەرێمی کوردستان ینی بە تایبەتی کێتی نیشتمانی کوردستان من کە گلەی خۆم لیانە ینی نابێت ئێمە بۆ کۆلێژی پەروەردەی دووسخورماتی بەشی زمانی کوردی لێ نەبێ ینی من وەکو کوردێ لێیان داواکەم ینی هەوڵەکانیان بکەنە جڕ و ینی زۆر ئاسایە بۆیان ینی بەشی زمانی کوردیمان بۆ بکەنەوە ینی ئەوە نییە مادام ئێمە لەو شار لە 1990 بۆ 85 قوتابخانەی کانی زمانی کوردیە ینی هیوادارم ینی بەشی زمانی کوردیمان بۆ بکەنەوە و داپیان میشەوە تا ینی بە دوای دەنگە مولکێتی و کۆلێژەوە بچون و بۆمان یەکلایکەنەوە دەست خۆش بێ سپاس مامەدەبوونێت زۆر زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ جەنابتان سپاس بۆ کەناڵەکەی دایک سپاس زۆر مەمنونتان زۆر زۆر بەخێر بێ